ساڵێک بەسەر هەڵبژاردندا تێپەڕی، بەڵام ئەو ئەنجامە نەک نەیتوانی عێراق لە بنبەستی سیاسی ڕزگار بکات، بەڵکو ئاڵۆزتری کرد و نەبوونی حکومەتێکی خاوەن بڕیاری یاسایی وڵاتی لە بودجە و پرۆژەی استراتیژیەکانیش بێبەش کردووە. لە کاتێکدا داهات و یەدەگی دراوی گرانبەها بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. ئەم ساڵ عێراقی دەوڵەمەند بە سامانی نەوت داهاتی گەورەی بەدەستێنا. بانکی ناوەندی بووەتە خاوەنی 87 ملیارد دۆلار، بەڵام سوودوەرگرتن لەو یەدەگە پێویستی بە پێگێنانی حکومەتێکە کە بتوانێت بودجە پێشکەشی پەرلەمان بکات و پرۆژە استراتیژیەکانی ژێرخانی ئابووری جێبەجێ بکات کە چەندین ساڵە بوونەتە قوربانی جەنگ و ململانی لایەنە پێکهێنەرەکانی دەسەڵاتی پشک-پشکێنەی عێراق کە لەم کاتەدا حکومەتی مستەفا کازمی کاربەڕێکەر ئەو توانای یاساییەی نییە. با تایبەتی پرۆژە استراتیژیەکان پێویستیان بە چەندین ساڵی سەقامگیریە بۆ جێبەجێکردنیان. ئەوە لە کاتێکدا جیاوازیە سیاسیەکانی دوو سەربازگەی تەوژمی سەدری و چوارچەوەی هەماهەنگی دوای ساڵێک ڕێگر بۆ لە پێکهێنانی کابینەیەکی دڵخوازی جەماوەری ناڕازی کە ژمارەیەکی زۆر قوربانی لێکەوتەوە. سەرەڕای کۆنتڕۆڵکردنی ئەو جەنگەی لە مانگی ئابی ڕابردوودا هەڵگیرسا و زیاتر لە 30 ئەندامی تەوژمی سەدری تێدا کوژران، نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق هێنیس بلاسخارد لە وتارەکی بەردەم ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەوەی بە زەنگی هۆشیاری ناوبرد کە دۆخەکە هێشتا زۆر ئاڵۆزە و هەر ئەگەرێک هەڵدەگرێت ناوبرا و ڕایگەیاند کە زۆربەی عێراقیەکان متمانەی خۆیان بە چینی سیاسی لە دەستداوە کە بتوانن لە بەرژەوەندی گەلدا کار بکەن. بانکی نێودەوڵەتی گەشەی ئابووری عێراقی لە نێوان 2022 تا 2024 بە لە سەدا 5.4 خەمڵاندووە، هەرچەندە پشتبەستن بە داهاتی نەوت جێگەی مەترسیە، بەڵام دواکەوتنی پێگێنانی کابینە و نەبوونی بودجە وڵاتی تووشی چەقبەستویی کردووە. بۆیە وڵات لەم کاتەدا بە پێی یاسای بەڕێوەبردننی دارایی فیدراڵی بەڕێوە دەچێت و ڕنگدانەوەی داهاتی 2022 نییە. پرۆژە استراتیژیەکان ڕاوەستاون، تەنانەت پرۆژەی بەکارهێنانی گازی هاوتەری بوو زەی خۆر کە لەگەڵ کۆمپانیای تۆتال ئێنەرجیزی فەڕەنسیدا واژۆ کراوە کە بەشێکی کەمی لەلایەن حکومەتی بەغداوە دابین دەکرێت و لە سەرەتایدایە درێژە پێدانی ئەستەمە. ئەوە حاڵی هەموو پرۆژەکانە. پارلەمان لە حوزەیرانی ڕابردوودا یاسایەکی بە گوژمەی 25 تریلیۆن دینار دەرکرد بۆ پشتیوانی فریاگوزاری کڕینی خۆراک و کارەبا و وزە لە دەرەوەی وڵات، لە کاتێکدا ساڵی 2023 نزیک دەبێتەوە دیسان حکومەت پێویستی بە یاسایەکی نوێی لەو شێوەیە دەبێت. ئەوە سەرەڕای خەرجیەکان وەکو ساڵانی ڕابردوو. بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتوەکانیش لە هەر دەلاوی عێراق 4 کەسیان بێکارن و 3 دانیشتوانی وڵاتیش لە ژێر هێڵی هەژاریەوەن.